لەگەڵ میوانەکەم قسە دەکەم تایبەت بە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوی پارێزگاکان بە بێجیاوازی کە سرجم ئەم پرۆژانە تەنها لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز کامەران سپاسکە لەگەڵمانی. جەنابەت لە سلێمانیت لە بۆ پرسیارەوە دەست پێ بکەم، هیچ جیاوازێک کە بینی لەو پرۆژانێک کە لە هەرێمی کوردستان لە پارێزگا جیاوازەکان جێبەجێ دەکرێن بە نسبەت سلێمانی و شوێنەکانی دیکە؟ بۆڵێ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم سەرڕایەوەی کە زۆر ئاستەنگی هاتە پێش پاشەوەی کە شەڕی داعش کۆتایی هات سەردەبی کۆرۆنا بڕینی بودجە، بەڵام ئەگەر ئێمە هەڵسەنگانە بکەین لە نێوان ئەو کار و پرۆژانەی کە ئەنجام دراوە لەگەڵ ئەو بودجەی کە لە بەردەستیا بووە و ڕێگریانەی کە هاتۆتە بەردەمی ئەو کارشکێنیانەی کە لەلایەن هاوبەشەکانی پارتیەوە لە ناو حکوومەتە کە هاوبەش بوون بەڵام لە دەرەوە وەکو ئۆپۆزیسیۆن تەعاملیان کردووە. گەر ئەوە لە بەرچاو بگرین ئەبینی کە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی تا ئاستێکی باش بە بێ جیاوازی لە هەموو سنوورەکان پرۆژەی خۆی پێشکەش بکە لە سنووری سلەیمانی و گەرمیانەوە و ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی وەکو چۆن بڵێن ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستانن. ئەوەی کە جێبەجێ کراوە فەزلی کابینەی نوێمە، بەڵام ئەوەی کە جێبەجێ نەکراوە هۆکارەکەی ڕێگریەکەی دەسەڵاتی ئیداری ئەم سنوورەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بەخاوەن. باشە بەڕێز کامەران بۆچی دەیانەوێت ڕێگری بکەن لە کاتێکدا و پرۆژانە خزمەت بۆ هاوڵاتیان دەکات لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سنوورانەیە؟ ئێمە ئازانین لە پاش ئەوەی کە ڕەوتێک هاتە ناو حکومڕانیەوە پاشەوەی کە سەردەمی بزوتنەوەی گۆڕانەوە و هەڵکشانی دەنگانە بەو شێوەیە و بزوتنەوەی گۆڕان بانگەوازیەوەی کرد کە شێوازی حکومڕانی لە کوردستانە گۆڕن. ئەم ڕۆژ بە هەمان شێوەی ئەوە لە وتارەکەی بەڕێز بافڵ تاڵەبانیە ئیشارە بەوە دراکە شێوازی حکومڕانیە گۆڕن. ڕەوتێک هاتە ئاراوە کە پێی وایە ئەوەی کە ئەو نەیکا تەواو نەکراوە، ئەوەی کە ئەو قەڵەمی نەخرێتە سەر کەواتە کار نەکراوە. بەڵام ئێمە ئەبینین ئەوان خۆیان پێداگیریان کردووە لەسەر ئەوەی کە ئەمە وەکو زانیاریەکە پێداگیریان کردووە لەسەر ئەوەی کە ئەو داهاتەی سنووری سلەیمانی ئەوان خۆیان بەکاری بێنن لەگەڵ ئەوەی بەڕێز کاک مەسرور بارزانی زۆر ڕێگر بووە لەمە، زۆر پێداگیری کردووە کە ئەم داهاتە خۆشیان بەکاری ناهێنن بەلابەلا سەرفەکرێ و دوجار سلەیمانی و گەرمیان و ناوچەکانی تریش بێبەش ئەبن لە پرۆژەکان. بەڵام ئەم ڕەوتەوا پیشانی خەڵکەدا کە هەموو دەسەڵاتەکە لەژێر دەستی پارتی دیموکراتی کوردستانایە، بەڵام ئەوان وەکو چۆن ئەڵێ مەزلومێک لە دەرەوە دیفاع لە مافی خەڵکەکەن، بەڵام لە کاتێکا کە لە پشتی پەردەوە زانیاریەکان وامان پێناڵێ داهاتەکانی سنووری سلەیمانی لەژێر دەسەڵاتی خۆیان بووە وەکو چۆن پێشتریش بەر لە ئەو کەسانی کە جەنابەت ئێستا باست کرد خۆیان ستەم لێکراون یان نەیانەوێ ڕاستیەکان ببینن کە بەم شێوازە خۆیان دەردەخەن؟ نا بەڕاستی ئەوەی کە ستەمی لەیەکرێ سلەیمانی و خەڵکی سلەیمانیە. ئەگەر خەڵکی سلەیمانی میوانێکی دەرەوەی سلەیمانی بۆ بێ دوعا بکە کە داوای ئەوە نەکەن کە بیان بن بۆ سەرچنار یا بۆ گۆیژە، چونکە لە جاتی بەڕێز کاک بافڵ تاڵەبانی و لە جاتی کاک هەواڵە بووبە کرد تەریقە بنەوە لە نەبوونی خزمەتگوزاری لە پیس و پۆخڵی لە بێسەروبەری ئەو سەیرانگایانەی کە لە سنووری سلەیمانی هەیە. چ جای ئەو پرۆژانەی کە ئێمە پرۆژەی پێشتریشمان بینیوە وەکو نەخۆشخانەی 400 قەرەوێڵەی سلەیمانی کە بە 15 ساڵ تەواو کرا، چەند کۆمپانیایەک دەستاودەستیان پێکرد بووجە لەم کۆمپانیا و بۆ کۆمپانیا دیار ئەمە نەخێرەوان مەزلوم نین، ئەوەی کە مەزلومە خەڵکی سلەیمانیە. سلەیمانی بەنسبەت دانیشتوانی سلەیمانیەوە بەنسبەت خەڵکی سلەیمانیەوە بەنسبەت ئێمەی سلەیمانیەوە داغستانی هەمزە تۆفە، بەڵام بۆ ئەوان کوپەڵەیەکی زێڕە کە هەر دەستی پیاکەن و زێڕەکەی کۆتایی نایە. باشە بەڕێز کامەران، خەڵکانێکن کە پۆستی باڵیان لە حکوومەتدا هەیە وەزیریان هەیە و بە جۆرێک ڕەفتارەکەن و بە جۆرێک قسە دەکەن کە وەکو ئۆپۆزیسیۆن بن لە حکوومەت نەبن، ئای ئەمانە بەرپرسیار نین یا خۆیان لە بەرپرسیارەتیە دزنەوە؟
ئەوان ئێستا داوای ئەوواکەن لە وتارەکانیان ئەوا دێتە پێشاوکە ئەوان تا ئێستا هاوبەشی ڕاستەقینە نەبوون لە حکوومەت داواکەن کە هاوبەشی ڕاستەقینە بن هاوبەشیەکەشیان بە شێوەیە کە داوای سیستەمی 50 ئەڵێ 39 کورسی هەیە پارتی ئەمە 39 کورسیمان هەیە 39 کورسیەکەی ئەوان کێ بەشێکیان ئەوەیە کەنەوەی نوێ ئەو دەنگانەی کەنەوەی نوێ هێناوێتی بەشێکی لە ڕقی و دەسەڵاتی کە لە سلەیمانی هەیە دەنگی داوە بە نەوەی نوێ لە ترسی ئەوەشی کە ئەم جارە دووبارە بکرێتەوە نەوەی نوێ و دەنگانە ناهێنێتەوە بۆیە ڕێگریەکەن لە سەرجەم بژاردەکان کە لە سنووری سلەیمانیە ئەخرێتە ڕوو ئەمە ئێمە ئەگەر بمانەوێ پێشتریش ئەگەر بمانێ بە واقعی سەیریکەین لەوەتی هەیە پارتی بە یەکێتیەڵێ ئێوە پێویستە هاوبەشێکی ڕاستەقینە ئەوان کە ئێستا بە گوتار بە پارتیەڵێن ئەڵێن هاوبەشی ڕاستەقینەمانەوێ پارتیەڵێ ئێوە پێویستە لە ناو حکوومەتە هاوبەشی ڕاستەقینە بن بەڵام ئەوان لە ناو حکوومەتە لە خێر و بێری دەسەڵاتداریەکە بەشدار ئەبن بەڵام لە دەرەوە وەکو ئۆپۆزیسیۆنی تەعاملەکەن لەوەتی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی وێکێتی بە یەکەوە هاوبەشن پارتی ئەمەی داوە بە ڕووی یەکێتیا کە ئێوە مادام لە حکوومەتن کەواتە ئەبێ وەکو هاوبەشێکی حکوومەت تەعامل باشە بەڕێز کامەرانجەناب بە تاماژەت بە هاوپەیمانەتیە کرد ئەو هاوپەیمانەتیە بەڕاستی بە سروشتی لەدایک بۆیە بە نەشتەرگەری مە چۆنی دەبینی ئێمە ئەزانین لە سنووری سلەیمانیە ئاگادارین ڕووداوەکان بە چ شێوەیە گەڕووە ئەو ڕەوتەی کە بە ناوی ڕەوتیکردنەوەی نوێوە هاتە ئاراوە بازرگانێک سەرپەرشتی ئەکرد کە حەقێکی زۆری خەڵکی لایە بەر لەم ڕووداوانە بە جوڵاندنی کەیسێک خرایە زیندانەوە بەڵام لە کونفەیەکوونێکە ئازاد کرا بوو بە هاوپەیمانی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کاتێکا کە ئێمە ئازانین چه قسەی ناشیرین هەبوو لە هەڵژانە ئەم دوو ڕەوتە بە یەکی نەکەن ئەو بەڕێزەی کە ئێستا بووە بە وەزیر لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان خوشکی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لەسەر تەلەڤیزۆن چ ناو ناتۆرەیەکی لە بەڕێز بافڵ تاڵەبانی ئەنا ئێستا کە ئەوان بوونەتە هاوپەیمان بە دڵنیاییەوە ئەمە ئینەیەکی تیایە من تەنانەت گومانی ئەوەشم بۆ دروست بووە کە ئەمە سیناریۆیەک بوو ئاسڵەن شاسوار عەبدولواحید لە سجنە نەبووە لەوانەیە لە دەباشان میوانی بەڕێز بافڵ تاڵەبانی بوو بێ باشە بەڕێز کامەران ئەکرێت لەگەڵم هاوپەیمانیە حکوومەتی دیکە بنیاد بنرێت بەم شێوازە کە هەیە کە دروستکراوەی کە جەنابەت تاماژەت بەو گۆڕانکاریانە کرد بۆ دروستبوونیەوە هاوپەیمانەتیە پارتی هەمیشە بە دوا شەریکێکا گەڕاوە لە حکوومەتە کە خاوەنی قسەی خۆی بێ کە خاوەنی مووقیفی خۆی بێ کە بەرپرسیارەتی هەڵبگرێ کەسێک کە بەرپرسیارەتی هەڵ نەگرێ قسەکانی دوێنەی بۆ لێ بدەنەوە شەرمەزار نەبێ ئەو بەنیاز بوو لەبەر دەرکی سەرا پەتی سێدارە بۆ کوڕانی تاڵەبانی هەڵخا ئێستا بە شانوباڵیانە هەڵە ئەدا تەلەڤیزۆنەکەیان بووە بە گەلی کوردستانی دوو یعنی ئەمانە بەڕاستی نە ئەکرێ لە حکومداریە تۆسیقەیان لەسەر بکەی نە ئەکرێ لە سیاسە تا جێگەی متمانە بن نە ئەکرێ پشتیان پێ بەستی بۆ ئەوی سبەینە مەسیری نەتەوەیەکی وەکو نەتەوەی کورد لە باشووری کوردستانیان پێ بسپێری ئەوان ئەگەر ئەهلی بەرپرسیارەتی بوویانە ئەبووایە بەرپرسیارەتی ئەوە هەڵگرن کە ئەو خاوەن پشکانەی کە خەڵکی سلەیمانی و ناوچەکانی دەوروبەرن تەنانەت کۆمەڵێکی زۆر بکە لە هەولێر و دوۆکیش لەوانەیە بەشداریان کردبێ ئەوانە بووایە پشتی چاویلان کە قۆڵی و خەڵکیان بڕی و پارەکانیان لەسان پشکی ئەوانیان بدایە ئەگەر ئەهلی بەرپرسیارەتی بوونایە نەخێرەمانە بە هیچ شێوەیەک جێگەی متمانە نین ئێمە ئەزانین کە پارتیش وەکو کورسی تعاملی لەگەڵ یەکێتیان نەکردووە ئەوان ئەگەر پێیان وابێ 39 کورسی بە 39 کورسی ئێستاتوانن زەخت لە پارتی بکەن پارتی هیچ کاتێ بە سەنگی کورسی تعاملی لەگەڵ یەکێتیان نەکردووە سەردەمی بەڕێز ڕەحمەتی جەنابی مام جەلال تەکلیفی شخصی جەنابی مام جەلال ئەوە بوو جارێکیان کە لە جەنابی سەرۆک بارزانی کە سەردەمی ئەو کاتەی کە گۆڕان لە لوتکەیا بوو جەنابی مام جەلال تەکلیفی لە سەرۆک بارزانی کردبوو بۆ ئەوەی یەکێتی هەستێنێتەوە سەرۆک وەزیرانیان پێ بدات سەرۆک بارزانی وتوی بەسەر چاو کێەکەن بە سەرۆک وەزیران
دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح دکتۆر بەرهەم لەسەر لیستی یەکێتی بوو بە سەرک وەزیران پارتیش هەموو پشگیریەکی کرد بە شاهیدی خۆشیان دکتۆر بەرهەم لە زۆر مقابلەی تەلەڤیزیۆنیا باسی کردووە ئەوەندەی کە پارتی و وەزیرە پارتیەکان پشگیریەکەن ئەوەندە وەزیرەکانی ناویەکێتی پشگیریان نەکردووە بۆیە پارتی چۆنەڵێ حزبی حکومداریە و بەڵێنی خۆی هەمیشە لەگەڵ خەڵکی خۆیان بردوتە باشە بەڕێز کامەرە نەگرگلەی وەرخنەیەک لە پرسی دواکەوتنی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت ئەبێت ئەو ڕخنەوگلەیانە ئاراستی چلایەنێک بکرێت. بەڵێ ئەگەر وتارەکەی ئەمڕۆی بەڕێز وافڵ تاڵەوانی لەو کۆڕبەندەیەمە شی بکەینەوە و هەموو تاوانەکەی خستە سەر پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکە بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارتی زۆر کوڕ بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە تقریبەن گەیشتبوونە سێ چارەکی ڕێکەوتنیش یەکێتی ڕایەگەیاند کە ئەیوت کە ئێمە کێشەمان لەسەر پۆست و پلەپایە نییە لەسەر بەرنامەی کارە بە هەموو شێوەیەک پارتی ڕازی بوو لەگەڵ یەکێتیە کە بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بێ بەڵام یەکێتی پێی وابوو کە بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانێت مۆزایەکی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێ لە کاتێکا وانە بوو هەموو چۆنەڵی بارودۆخەکە بەدڵیەوان بوو کۆمیسیۆنی بەغدا بە پێی تۆماری بەغدا ئەوەی کە ئەوان مسڕ بوون لەسەری ئەیانوت دیتر تەزویر نامێنێ پارتی بە شێوەیەکە کەوێ زرمەکەی لە سینەوە بێ بەڵام دوایی زانیان کە پارتی نزیکەی ملیێنێک و 300,000 دەنگی هێناوە ئەمە سنگ و قورسایی پارتی دەرخست بەڵێ ئەوان ئێستا بۆیان دەرکەوتووە کە ناتوانن بەو شێوەیە هاوکێشەکە بگۆڕن بۆیە پەنا بۆ کۆمەڵێ خاڵ و دەستەواژەی ترە بن وەکو سیستەمی 50/50 کە ساڵانێکی زۆرە باش. زۆر سپاس دەکەم بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس.